باس سوورەتی مەریەم بکەینەوە. سوورەتی مەریەم ڕەحمەت و بەرەکەت و سڵاوی خوای پەروەردگار لە مەریەمی داوێن پاک، لە عیسای کوڕی پێغەمبەری ئولوالعەزمی خوای پەروەردگار. لە سوورەتی مەریەمە لە ئاەتی 2 بۆ 9دا واتە لە 7 ئاەتدا باسی ئەوەمان بۆ دەکا پیاوێکە بوو ناوی زەکەریا بوو سەلامی خوای لەسەر بێ، پێغەمبەری خوا بوو، زۆر تەمەنێکی دوور و درێژی بر بۆ سەر، ژنێکی نەزۆکی هەبوو، واتە حەکیم و ئەوانەی پسپۆڕانی بواری ژنان و منداڵبوونی ئەو سەردەمە بوون، تەواو دڵنیاییاندا بوو کە خێزانی زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ نەزۆکە، منداڵی نابێ، زۆریش تامەزرۆی منداڵ بوون. سوبحان الله، لە دنیادا چ شتێک نەبێت زۆر تامەزرۆی ئەوەی. ئێستا وایە 10 مناڵی هەیە، ئەنواع ڕێگای نەبوونی منداڵ، ڕێگریکردن لە دروستبوونی منداڵ دەگرێت، هەر منداڵی دەبێت. ئەوەش کە زۆر تامەزرۆیەتی هەموو ڕێگاکان دەگرێ و نابێ. جاوی کە منداڵی نییە زۆر تامەزرۆیە، بێ ئەنداز تامەزرۆیە. ئەوەی کە 6 مناڵی هەیە و 10 مناڵی هەیە جاری وایە بێزارە لە بوونی منداڵ، خواخوایەتی نەبێت، بەڵام جاری واشە دەبێت. بۆیە ئەمان زۆر تامەزرۆی بوونی منداڵێکن، هیچ منداڵیان نەبووە، نەک بڵێ منداڵیان بوو بێ و مردبێ، هەر ژنەکە نەزۆکە، منداڵی نابێت. زەکەریاش پیاوێکی بە وەفایە، هاوسەری تری نەهێناوە، بەدیار ئەم ژنە نەزۆکەوە دانیشتووە، بەڵام ئەم حەسرەتە، ئەم خەمەقوڵە، ئەم حەز و ئاواتە ڕەوایە هەر لە دڵیاندایە. خۆزگە مناڵێکم هەبووە ڕۆژێک پێ وتمای باوکە، ئەم دایکە هەر چاوەڕێیە، ڕوشەی دایم لە دەمی مناڵێکی خۆمەوە ببیستایە. ئەمە مافێکی ڕای هەموو دایک و باوچێکە و حەزی ناو ناخی هەموو مرۆڤێکە و مرۆڤایەتی ئاواغە بە سروشتی و بە حەواڵی گەشە دەکا. بەڵام پەروەردگار دەفەرمێ ناومێد نەبوون، هیچ دەرگایەکی ئەم سەرزەویە نەمابوو بە ڕوویان دادا نەخرابێ، بەڵام دەرگای ئاسمان ماوەتەوە. بۆیە ئەم ژن و پیاوە بەردەوام لەخوا دەپاڕانەوە، لەسەر کاری چاک، بانگاواز بۆ ئیسلام، ڕێنمایی خەڵک بۆ خێر، دەست بە خێری، دڵپاکی، ناخپاکی، ئتر بوونە خێر و بەرەکەت یوساریعونە فی الخێرات، خێرێک لە هەر شوێنێک وە ئەمان پێشبڕکیان بۆ دەکەن، خێرا فریاکەون ئەو خێرە بکەن. خوای گەورە دوعاکانی وەرگرتن، لە ئاخری تەمەنا مناڵێکی پێبەخشین بۆشی ناونان، بۆی ناونان یەحیا، یەک کەس خوای گەورە بۆ خۆی ناوی ناوە، ئەویش یەحیا پێغەمبەرە کوڕی زەکەریا و خێزانەکەی کە لەو تەمەنی پیرێدا پێبەخشین. ئەمەی من باسی دەکەم بەڕێزان، ئەمە چیرۆک نییە، ئەمە ڕۆمانێک نییە نووسەرێک نووسی بێتی و خەیاڵی کردبێتەوە بیست بێتی، ئەمە واقعی مرۆڤایەتیە، ئەمە خوای خالق سبحانه وتعالى لە ڕاستترین کتێبی سەرزەویدا کە قورئان و دوا پەیامی ئاسمانە بۆ سەرزەوی تا قیامەت لەوێدا تۆماری کردووە. ذکر ڕەحمەتی ڕەبیکە عەبدەه زەکەریا، یادی ڕەحمەتی پەروەردگارت بکەوە لەگەڵ بەندەکەی خۆیدا کە زەکەریا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ. ئەمە پێمان دەڵێ ئەگەر دەتەوێ خوا ڕەحمت پێ بکاو، ڕەحم و بەزەی خۆی بڕێژێ بەسەرتا، تۆش بەو شێوەیە بکە. تۆش ئەگەر دەتەوێت خوا ڕەحمت پێ بکات و ئاواتی دڵت بێنێتە جێ، ئەمانە بکە. یەکەم زۆر دوعا بکە، بەڵام چۆن دوعایەک وەکو زەکەریا دوعا بکە. یەکەم ئیذ نادا ڕەبەه، بەس تەنها لە پەروەردگاری پاڕایەوە، کاکە مەچۆ لە قەبر مەپاڕێەوە، لە پەڕۆ مەپاڕێەوە، پەنا بۆ نوشتەنووس مەبە، پەنا بۆ ساحیر مەبە، پەنا بۆ فاڵچی مەبە. بەداخەوە کەسانێکم بینیوە یان بیستومە چووە لە دەوری قەبرێک 7 جار پاڕێوانێ و حیوانێک سەر بڕە لەوێ منداڵت دەبێت، ئەوە ئەسڵ و ئەساسی نییە. ئیذ نادا ڕەبەه، تەنها لە پەروەردگاری پاڕایەوە. کەواتە تەوحیدی خاوێن بەوە دەکرێ بڵێ یا ئەڵڵا ئەم کارەی من، ئەم بەخشینەی من تەنها بە تۆ دەکرێت. دووەم نیداء خەفیە، بە تەنهایە و دڵی گەرم بووە. کەی دوعا گیرا دەبێت؟ لەو وەختەیە کە دەروونت گەرم دەبێت. زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ڕۆژێک سەردانی خاتو مەریەم دەکا. خاتو مەریەم ئەو ئافرەتەی کە سوڕەتەکەی بە ناوەیە سوڕەتی مەریەم، کچێکە عابیدەیە، خواناس، لە شوێنێکی دیاری کراوە بۆ خواپەرستی تەرخان کراوە، خەریکی عیبادەتی خوای پەروەردگارە، دوورە لە هەموو خراپیەک، لە هەموو خراپەکاریەک، لە هەموو شەیەکی نابەجێ کە بەدەمیا بێ، لە هەموو خەتەرەیەکی خراپ کە بە دڵیا بێ. ئەفەرمێ کاتێک زەکەریا سەردانی کرد، وەجەدە عیندەها ریزقا، بینی ڕزق و ڕۆزێکی زۆری لێیە. ئەم میوەهاتە، ئەم خواردنە تایبەتانە نەهی ئەو وەرزەیە، لەو وەرزەیانە و کاتە زەمن وەک ئێستا نەبووە خانووی پلاستیکی ئەوانە هەبێ
ڕزق و ڕۆزیەکانی تر بە هەموو شێوازێک لە هەموو وەرزێکی ساڵا هەبێ. کاتە دەبینێ ئەم میوەیە ئەم جۆرە تایبەتە هی ئەم وەرزە نییە و پاشان هی ئەم شار و وڵاتە نییە. یعنی ئەگە وەرزیشی بێ ئەم میوە هاتە تایبەتە نەبینراوانە هی ئێرە نین. بۆیە بەسەر سوڕمانەوە دەڵێ ئەی مەریەم ئەمانە لەکوێ بوو؟ ئەمە چێ بۆی هێنای؟ قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب. ئەمە ئەڵڵا بۆی ناردم سبحانه وتعالى خوا بیەوێ بە هەر کەسێک ئەبەخشێ ڕزق و ڕۆزی بە بێ حیساب بە شێوازێک کە مرۆڤ عەقڵی تەسەووری ناکە ئەم ڕزقە لەکوێوە هاتووە. لێرەدا دەرونی زەکەریا گەرم دەبێ. ئەڵێ خوای گیان بۆ عەبدێکی خۆت بۆ کچێکی دڵسۆز بە ئایینەکەت و بەرنامە و ئیسلامەکەت خواناسیەکە کە خۆی تەرخان کردو بۆ عیبادەتی تۆ عابیدەیە مەریەم ئەم ڕزق و ڕۆزیە تایبەتت بۆ ناردووە. خوای گیان مەریەم ڕاز دەکا کچێک دەرسی تەوحید بیر پێغەمبەرێک دێنێتەوە. یا ڕەبی خوات ئاواژ منداڵێک بە من ببەخشی کە بەبێ حیساب بێ بە بۆچوونی بەشەری نە من و نەخێزانم تازە منداڵمان نابێ. یا ڕەبی خوایە چۆن ئەو ڕزق و ڕۆزیت بە مریەم بەخشی ئاواژ دەرگای ڕزق و ڕۆزی منداڵ لە من بکەیتەوە. هەر وەختێ دەرونت گەرم بوو بچۆ پەنایەکەوە بە تەنها دوعا بکە دوعاکەت گیرا دەبێ. نیداء خەفیە دوعای گیرا بریتیە لە نهێنی نێوان خۆت و خوا.